ئێمە میلەتێکی زیینت و کوژی مردووپەرستی. دوێنێ کورد و عەبدوڵڵای شاعیر لە مزگەوتی گەورەی سلێمانی لە کاتی خەودا جەنگ لەدەستدا. لە ئێستادا هاوڕێکانی ئەو کەسانی کە لێرە کار دەکەن وەک وەفایەک و یادکردنەوەیەک بۆ ئەو شاعیری کە بەردەوام لە بەردەمی سەرا بوو جێگاکەیان لێرەدا داناوە بۆی کە دەرخەری ئەوەیە کە کوردۆ بەردەوام لێرە بووە و ئەمەش ئەو جێگایەتی کە لە سەری خەوتۆ. بنسبە لە کاک ڕەنجدەر کە لەم ناوە کار دەکات. سڵاوی لێ بە کاک ڕەنجدەر. ئێوە ئەمڕۆ ئەم مەراسیمەتان ڕێخستووە، ئەتانوێت چی بگێنە، چ پەیامێکتان پێ؟ هەری یادێک بۆ کوردۆی شاعیر خوا لێی خۆش بێ. بەداخەوە ئێمە میلەتێکی زیینت و کوژی مردووپەرستی. هەتا دوێنێ بوو کەس هاوکاری ناکرد، کەسینی ناکرد. من کە پێرێ بینیم ئەلەم قادرمانە هاتە خوارەوە، ڕاستەکەی نەیەتوانی بێتە خوارەوە خوافیکە بە ینی بەڕێهینە هاتە خوارەوە، بە گاڵکی ئەهاتە خوارەوە. وڵی نازانم ڤیددیۆکەیم لە دابەزاند ڤیددیۆگەیم دابەزان پەلەپەل سڕیمەوە لەبەر قسەی خەڵە. واتە قسەی نەشەی بۆ هاو؟ بەڵێ بەڵێ. دۆخ و گوزەرانی چۆن بوو لەم ڕۆژانی ئەخیرە؟ وەڵی باش نەبوو، باش نەبوو، ناوەڵا باش نەبوو. ئەم جێگایەت چی؟ ئەم جێگایەتەن لەکوێنە؟ وڵی جارجار لێرە ئەمایەوە شەوانە. شەوانە لێرەیە؟ بەڵێ هەموو جارێنە لەکە لە ئوتێل کۆماری لە دەریان کرد، ینی پارەی پێ نەبووی تر ساحیبی ئوتێلەکە ئیزنیا بوو یان لەو گەراجی پشتەوە ئەمایەوە یان لێرە ئەمایەوە. زۆر سپاس بۆ تۆ، زۆر سپاس دەکەم. بەڵێ ئەوەی کە ئەیبینن ئەمە ئەو جێگایەیە کە کوردوی شاعیر تایەمایەوە لەبەر بێت جێگای و بێ شوێنی کە لە ئوتێلەکەش کە لەبەر بێپارەی ئیزندرا بوو بۆیە ئەو شەوانە لێرە یاخود لەو گەراجەی پشتی بەردەرکی سەرا دەمایەوە. وەگوی کە باسیشی کرد پێرە ڤیددیۆیەکی کراوە، لەو ڤیددیۆیەدا چەندین وتەی نەشیا و لە کۆمنتی نەشیاوی بۆ نووسراوە کە ئەمە دەرخەری ئەوەیە کە دوێنێ کۆچی دوایی کرد هەمووی بە شان و باڵێ هەڵیانەیە و شانازیان بە ڤیددیۆکانیەوە کرد کە لەگەڵ کوردوی شاعیرەوە. بەڵام ڕۆژە پێش ئەوەی کۆچی دوای بکات چەندین وتەی نەشیایی واتووی لە کۆمنتە، بۆیە بەردەوام ئەوترێت با زیندوو کوژی مردووپەرست نەبین.